دوای سەرڕێژبوونی بەنداوی دوکان و بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریاچەکە لە ئێستادا لە بەرزترین ئاستیەوە کام ساڵ گەیشتووە 6 سانتیمەتر دابەزیوە لەبەر هۆکاری کەش و هەوا. بەڕێوەبەری بەنداوی دوکان دەڵێت ڕۆژ بەڕۆژ ئاستی ئاو لە بێڵماوسی بەنداوەکە کەم دەکات. لە ڕووی هونەریەوە بەنداوەکە وەزعی زۆر باشە، هەتاکو ئیستا ئێمە لە مراقەبەی بەردەوامین و هیچ کێشەیەکمان نییە و لەبەرەوەی ئیستا بڕی ئاویش دابەزیوە وردە ئەمانەوێ ئیتر لە دەرچەی بێڵماوسەکەوە هیچ ئاوێک نەچێتە دەرەوە لەبەر ئەوەی ئەوە دەرچەی کتوپڕی پێ ئەوترێ ئەمەرجەنسی سپێڵۆی بۆ حاڵەتی تاریئە بەنداوەکە پڕە و 200 ملیاریشی زیاترە لە کاتی لە پڕبوونی خۆی 250 ملیۆن و ئیستا ئەو 250 ملیۆنە ئەوەیە کە ساڕێژەکات وردە ڕۆژانە 6 سانتیمەترێک دای ئەبەزێنین لەبەرەوەی تەسریفمان ئێستا لە ئاوی هاتوومان زیاترە. بەرزبوونەوەی ئاستی ئاو لە بەنداوی دوکان وێزگەی کار و ئاوی دوکانی کاراتر کردووە و لە ئێستادا لە کۆی 5 تۆرباین 3 تۆرباین ئیش دەکات. کار 3 تۆرباینەکە نزیکەی 220 میگاوات کارەبا بەرهەم دەهێنێت. بەڕێوەبەری وێزگەی کار و ئاوی دوکان دەڵێت تا ئاستی ئاوەکە بەرزتر بێتەوە زیاتر سوودی بۆ بەرهەمهێنانی کارەبا دەبێت. وێزگەی کار و ئاوی دوکان پێکاتۆ لە 5 تۆرباین توانای هەر تۆرباینی 80 میگاوات کارەبا بدات. لە ئێستادا بۆ ئەو دقەیەکی ئێستا قسەی تیا دەکەین 30 تۆرباینمان ئیش دەکات، دانەیەکیشان خەریکی نیشتیا دەکەین و ئامادەکەینەوە بۆ ئیش. ئەو 3 تۆرباینێکی لە ئێستا لە ئیشدا نزیکەی 200 بۆ 220 میگاوات کارەبا بەرهەم دێنێ و بەرزبوونەوەی ئاستی ئاویش بێگومان ئێمە زانین وێزگەکە بۆ خۆی وێزگەی کار و ئاویە تاکە سەرچاوەی بەرهەمهێنانی وزە لێرە بریتە لە ئاو. ئیتر تا چەند ئاستی ئاو بە دەریاچەکەدا بەرز بێتەوە چەند بڕی ئاو لە دەریاچەکەدا زۆرتر بێ ئەوەندە زیاتر دەتوانێت کارەبا بەرهەم بێنێ. بەنداوی دوکان لە ئێستادا ئاستی ئاوی 511.72 مەترە لە ڕووی ئاستی دەریاوە و 7 ملیار و 250 ملیۆن مەتر سێجا ئاو لە بەنداوەکەدا کۆبۆتەوە کە ڕۆژانە 997 مەتر سێجا لە ترکەیەکدا ئاو لە ڕێگەی بێڵماوس و سپێڵوەی و وێزگەی کار و ئاوی دەردەچێت. ڕۆژانەش 771 مەتر سێجا لە ترکەیەکدا ئاو دێتە ناو بەنداوەکەوە. توانە عومەر، کورسات نیوز، قەزای دوکان.